هەر کات ناوی هیپا بکەوێتە بەرگوێزکەی خەڵک یەکڕاست بیریان ئەڕوا بۆ لای هونەری ڕاپ کە ئێستا یەکێکە لە هەرە موسیقا دڵخوازەکانی خەڵک لە ئاستێکی جیهانیە. لەو کاتەیە هیپاپ تەنها لە شوێنە داخراوەکانەکە، یعنی بەم شێوازە بە ڕیزبەندی بین. یەکەم جار هیپاپ کە هات دیجێی دەسی پێ سەرەتا بۆ ڕاپەڕینێک تێژ بە ڕەگەزپەرستی لە ئەمریکا دەستی پێ کرد. گەڕانەوەی شکومەندی، گەڕانەوەی گلۆری، گەڕانەوەی شانازی و غڕور بۆ خۆی وە کۆمەلگاکەی وە گۆڕینی ئەو دۆخەی کە تێیدا دەژێت. هیپۆپا کوردی نەوەکی نەهایەنی پێشکەوتە بوو ڕەپەری کورد gelekî kêm hebûn. Îro ez raper bim, ez rastiyekê nebêjim, ez neraperim. DJ dekin yani li bo min ew DJ niye bes awan dilên DJ dekin. Ke min careke nexweşîwîstiyam legel pîtekan e, em yariyan pê ekem. Ke to توانی بەسەر بیرروبڕۆ تەسیر دابنی وە بیرروبڕۆیەکی لاواز و ناشرین بگۆڕی. خەلەلانی کە لە ژینگە و لە کۆمەلگا و لە کلتور و لە زۆرشدا هەیە کە هەوڵان چاک بکرێت. ئەفکاری مێژێ خوا و ئەفکاری دلێ خوا و ئەفکاری جوواکە خوا دەرخێت. چیرۆکی شارێکە کە بە پەیامێکەوە لەسەر زەرب و بیت ئەخوێندرێت کە بریتیە لە ڕاپ و هەر هونەرێکی دیکەیە لە هیپاپ کەم کارە بکات.